ئاماجمان پاراستنی ژینگەیە کە بتوانین ئەوەی پێویستمانە شت بکڕین و کاتێکیش کە هەستەکەین شتەکەمان هێشتا تازە و جوانەوە بەکاری ناهێنین بتوانین هەستی ئەومان هەبێت کە بیبەخشین بۆی خەڵکی تر ئیسفادەی لێ بکات. بەڵێ ئەم ڤێستانە خود ئەم هێلەکانە کە دروست کراون ئەمانە بریتین لە بەخشینەکانی کلایمەت کەیاردی کە لەژێر چەتی دامەزراوی کوردستان کارەکات. مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە کۆمەڵێک بۆکسمان هەبوو کە جلمان کۆ ئەکردەوە ئەو جلانەی کە خەڵک بەکاری ناهێنێت و ئەزانێت ئیتر سوودیان لێ نابینێ. ئەم جلانەمان هەمووی شۆرت پاکمان کردنەوە و هەروەها لەگەڵ بزنسێکی ستارتاپ کە تازە دەستی بە ئیشی کردو ئەم کارەمان کرد کە ئەم هێلەکانەمان دروست کردەوە لەو جلە بەکار هاتوانە کە ئەمەش بەشێکە لە پاراستنی ژینگە و بەفیڕۆنەدانی جلوبەرگی زیادە. ئاماجمان پاراستنی ژینگەیە کە بتوانین ئەوەی پێویستمانە شت بکڕین و کاتێکیش کە هەستەکەین شتەکەمان هێشتا تازە و جوانەوە بەکاری ناهێنین بتوانین هەستی ئەومان هەبێت کە بیبەخشین بۆی خەڵکی تر ئیسفادەی لێ بکات. زیاتر لە 500 کەس بەشداریان لەم ماراسۆنە کردو ناتوانین بڵین ماراسۆن چکە بێ بە ژمارەیەکی زیاتر بێ لەم ڕاکردنەیە بۆ درێژایی 5 کیلۆمەتر کۆمەڵێک چالاکی جیاواز کراوە ئەویش کۆمەڵێک پێشانگای ژینگەیە و هەروە دوودانە خێمەدانراوە کە ژینگەی پاک و ژینگەی پیس پیشانەیە ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمە بەشداری چین و توێژە جیاوازەکانە لەم ڕاکردنەیە کە لە پێشمەرگە و قوتابی و گەنج و پیر و هەموو کەسێک بەشدارەتەیە زۆر خۆشحاڵین.